هەڵوەشاندنەوەی بڕیاری کردنەوەی ئینترنێت نیشاندانی پێکهاتەی ڕاستەقینەی دەسەڵاتە لە کۆماری ئیسلامیدا. بڕیاری دیوانی عەداڵەتی ئیداری بۆ ڕاگررتنی جێبەجێکردنی پەسەندکراوی حکوومەت سەبارەت بەکردنەوەی ئینترنێت کە ڕۆژی سێشەممە 5 جۆزەردانی 1405 و تەنیا یەک ڕۆژ دوای پەسەندکردنی بڕیارێک بە ئامانجیکردنەوەی خۆناغی ئینترنێتی نێودەوڵەتی دەرچوو، پەردەیەکی تری لەسەر واقعیەتی پێکهاتەی دەسەڵات لە کۆماری ئیسلامیدا لادا. دیوانی عەداڵەتی ئیداری کە دامەزراوەیەکی سەر بە دەسەڵاتی دادوەریە بە دەرکردنی فەرمانی ڕاگررتنی جێبەجێکردنی ئەم بڕیارە ڕایگەیان کە تا کاتی یەکلایی بوونەوەی بڕیاری کۆتایی هیچ کارێک لەم بوارەدا بە بڕیار و پەسەندکراوەکانی حکوومەت ناکرێت. کاردانەوەی جێگری پەیوەندیەکانی نووسینگەی پزیشکیانیش لەم ڕوانگەیەوە جێگای سەرنج بوو. ئەو نووسیکە سەرۆکۆمار بەرپرسی جێبەجێکردنی دەستور و بەرزترین بەرپرسی فەرمی وڵاتە لە دوای ڕێبەری و لاوازکردنی ئەم پێگەیەی بە وەستانەوە لە دژی جەماوەر، ڕێبەری و یاسای بنەڕەتی زانی. بەڵام ئەم بەرگریە بەرواڵە توندە پتر لەوەی کە نیشانەی هێزی حکوومەت بێت گوزارشت لە لاوازی پێکهاتەی ئەو دەکات. کاتێک بەرزترین بەرپرسی جێبەجێکردنی وڵات بۆ جێبەجێکردنی بڕیارێک سەبارەت بە ئینترنێت دەبێت پێگەی یاسایی خۆی وەبیربێنێتەوە، ئەمە واتای ئەوەیە کە خۆیشی دەزانێت ئەم پێگەیە بەکردەوە تا چەندە ڕواڵەتی و فۆرمالیە. لە کۆماری ئیسلامیدا سەرۆکایەتی کۆمار هیچ کات دامەزراوەیەکی سەربەخۆ و بڕیاردەر نەبووە. سەرۆکۆمار لە باشترین حاڵەتدا جێبەجێکاری بەشێک لەو سیاسەتانەیە کە لە ناوەندە سەرەکیەکانی دەسەڵاتدا دیاری دەکرێن، ئەو ناوەندانەی کە نە بەرهەمی سندووقەکانی دەنگدان و نە لە بەردەم خەڵکیشدا وەڵامدەرەوەن. سپای پاسداران، شۆڕای نیگەهبان، دەسەڵاتی دادوەری، دامەزراوە ئەمنیەکان، بەیتی ڕێبەری و تۆڕی بەربڵاوی دامەزراوە هاوتەریبەکان سنووری دەسەڵاتەکانی حکوومەت دیاری دەکەن. هەر بۆیە سەرۆکۆمار هەر ناو و مەیلێکی هەبێت لە کۆتاییدا لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی دامەزراوە ئەمنی و سەربازیەکان و وەلی فەقیدا کار دەکات. لە ئاوا پێکاتەیەکدا حکوومەت زیاتر لەوەی کە ناوەندی بڕیاردان بێت بە پێی ئەو دەربڕینە باو و دروستە تەنیا دابینکردنی یا دابینکەری پێداویستیەکانی پێکهاتەی سەرێکی دەسەڵاتە. ئەم سیستمە بە شێوازێک داڕژراوەکە هەر بڕیارێکی جێبەجێکردن ئەگەر لەگەڵ بەرژەوەندیەکانی دامەزراوە ئەمنیەکان و ناوەندە سەرەکیەکانی دەسەڵاتدا ناتەبابێت دەکرێت لە ڕێگەی جۆراوجۆرەوە پێشی پێبژیرێت. یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیش نەک هەر ڕێگر نییە لەم دۆخە، بەڵکو خۆی زەمینەی یاسایی بۆ دەڕەخسێنێت. لەم چوارچێوەیەدا دەسەڵاتی جێبەجێکردن تەنیا یەکێکە لە بەشەکانی پێکهاتەی دام و دەستگای ویلایەت، بەشێکی کە هەر کاتێک لەو ئاراستەی کە بۆی دیاریکراوە لا بدات بە دەخالەتی دامەزراوە باڵاکان کۆنتڕۆڵ دەکرێت. بەڵام لە نێوان ئەم ململانێ ناوخۆییانەدا ئەوەی لە هەموو شتێک زیاتر دەکەوێتە پەراوێزەوە ژیانی ملیۆنان مرۆڤە کە چەندین مانگە لە بێئینترنێتی، پچڕانی ئینترنێت، فیلترینگ و گۆشەگیریدا دەژین. لە کاتی دەستپێکردنی شەڕ واتە لە 9 ڕەشەمەی 1404ەوە نزیکەی 90 ملیۆن کەس بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کەوتونەتە ژێر کاریگەری بڕینی ئینترنێتی نێودەوڵەتیەوە. ئەمە تەنیا سنووردارکردنی پەیوەندی نییە، بەڵکو هێرشێکی بەربڵاوە بۆ سەر ژیانی ڕۆژانە، بژێوی، ئاسایشی دەرونی، مافی زانیاری و ئازادی ڕادەربڕینی خەڵک. نێتبلاکس ڕێکخراوی سربەخۆی چاودێری ئازادی ئینترنێت ئەم دۆخەی بە بێوێنە وەسف کردووە و جەختی لەوە کردوتەوە کە پچڕانی بەرپراوانی ئینترنێت نەک هەر دەستڕاگەیشتن بە تۆڕی جیهانی پەرخستووە، بەڵکو بە شێوەی ڕاستەوخۆ زیانی بە بژێوی و مافە مرۆییەکانی ملیۆنان کەس گەیاندووە. لە جیهانی ئەمڕۆدا ئینترنێت چیتر ئامرازێکی لاوەکی یان کاڵایەکی لۆکس نییە. ئینترنێت بەشێکە لە ژێرخانی گرنگی ژیانی کۆمەڵایەتی. خەڵک لەم ڕێگەیەوە کار دەکەن، فێر دەبن، بە دوواداچوون بۆ چارەسەری پزیشکی خۆیان دەکەن، لەگەڵ بنەماڵە و هاوڕەکانیاندا لە پەیوەندیدا دەمێننەوە، هەواڵ و زانیاریەکان دەخوێننەوە، لە دۆخی قەیرانەکان ئاگادار دەبنەوە و بڕیار لەسەر ئاسایشی خۆشیان دەدەن.
بڕینی ئینترنێت لە ڕاستیدا بڕینی بەشێکە لە ژیانی کۆمەڵایەتی کۆمەلگا. ڕەهەندا ئابوووریەکانی ئەم کارەساتە هێندە بەرپراوانن کە تەنانەت میدیا فەرمیەکانی حکوومەتیش نەیانتوانیوە بیشارنەوە. ئیرنا ئاژانسی فەرمی هەواڵی کۆماری ئیسلامی ناچار بووە دانبەوەدا بنێت کە توانای خۆراگری کەسبوکارە ئۆنلاینەکان بە تێگرا تەنیا 20 ڕۆژە و دوای ئەوە شەپۆلێک لە مایە پوشبوون دەست پێ دەکات کە چیتر ناگەڕێتەوە. ئەم دانپێدانانە زۆر گرنگە، واتە حکوومەتێکی کە خۆی ئینترنێتی بڕیوە یان سنوورداری کردووە دەزانێت کە بەم سیاسەتە هەزاران کەسبوکاری بچووک و مامناوەندی خستۆتە لێواری لەناوچوونەوە. لە پاڵ بڕین و پچڕانی بەرپراواندا گەڵاڵەگەلێکی وەک ئینترنێتی چینایەتی یان ئینترنێتی پرۆ نیشاندەری ڕوانگەی جیاکاریانەی دەسەڵاتە بەرامبەر بە مافی پەیوەندی. لەم جۆرە گەڵاڵانەدا دەستڕاگەیشتنی ئازاد بە ئینترنێت نەک مافێکی گشتی بەڵکو دەبێتە ئیمتیازێک بۆ تاقم و گروپە تایبەتەکان. ئەوانەی پارەیان هەیە ڕاندخۆرن، سەر بە دامەزراوەیەکن یان خاوەن جێگە و پێگەی تایبەتن دەتوانن لە ئیمکاناتی دەستڕاگەیشتنی باشتر بەهرەمەند بن. بەڵام زۆرینەی کۆمەلگا یان بە تەواوی لەو ئیمکانە بێبەش دەبن یان دەبێت بۆ پەیوەندیەکی لاواز نائەمن و پڕتێلچوو پەنا ببەنە بەر بازاڕی ڕەشی فلتێرشکێنەکان، پرۆکسیە گرانبەهاکان و ئامرازە پڕمەترسیەکانی وەک ستارلینک. ئەمە هەمان هەڵاواردنی دیجیتاڵیە، هەڵاواردنێکی کە وەک هەمیشە زۆرترین گوشارەکەی دەکەوێتە سەر هەژاران، کرێکاران، خوێندکاران، کەسب و کارە بچووکەکان، ژنان و ناوچە بێبەشکراوەکان. بڕیاری دیوانی عەداڵەتی ئیداری بۆ ڕاگررتنی پەسەندکراوی کردنەوەی ئینترنێت نیشانی دەدات کە بڕینی ئینترنێت بۆ کۆماری ئیسلامی بەشێکە لە ستراتێژی کۆنتڕۆڵکردنی کۆمەڵایەتی. ئەگەر بڕینی ئینترنێت بۆ سەردەمی شەڕ تەنیا ڕێکارێکی فریاگوزاری بوو، بۆچی دەبێت دەستگای دادوەری لە دژی دەستپێچیکردنەوەی بوەستێتەوە؟ وەڵامەکە ڕوونە. ئینترنێتی ئازاد وشیاری و پەیوەندی خۆڕێخستن و هاوپشتی کۆمەڵایەتی زیاد دەکات. حکوومەتێکی کە لە خەڵک دەترسێت پێش هەر شتێک کەناڵەکانی پەیوەندی ئەوان دەکاتە ئامانج. ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتی دادوەری لەگەڵ حکوومەت لە پرسی ئینترنێتدا پێش هەر شتێک نیشانی دەدا کە ناکۆچیە ناوخۆییەکانی دەسەڵات قوڵن، بەڵام ئەم ناکۆچیانە لە کۆتاییدا لەسەر پشک و شێوازی کۆنتڕۆڵکردنی کۆمەلگایە، نەک لەسەر مافی خەڵک. دەسەڵاتی دادوەری دامەزراوەیەکی هەڵبژێردراوی خەڵک نییە. سەرۆکەکەی لەلایەن ڕێبەرەوە دادەنرێت و پێکهاتەکەی بۆ پاراستنی ئاسایشی نیزام پێناسەکراوە. کاتێک دامەزراوەیەکی ئاوا بڕیاری حکوومەت ڕادەگرێت، لە ڕاستیدا ئیرادەی بازنەی بەرتەسی دەسەڵات بەسەر ئیرادەی ڕواڵەتی حکوومەتدا زاڵ دەکبێت. ئاکامی ئەم ڕووداوە بۆ خەڵکی ئێران شتێکی نوێ نییە. ئەوان زۆر جار بینیویانەکە بەڵێنیەکانی هەڵبژاردن پەسەندکراوەکانی حکوومەت دروشمی چاکسازی خوازانە یان بانگەشە یاساییەکان لە بەرامبەر ئیرادەی دامەزراوە سەرەکیەکانی دەسەڵاتدا بێکاریگەر دەبن. بابەتەکە تەنیا ئەوە نییە کە ئینترنێت دەکرێتەوە یاخودنا، بەڵکو ئەوەیەکە لە پێکهاتەی ئێستادا هیچ مافێک گەرنتی نەکراوە. ئەمڕۆ ئینترنێتە بەیانی پەروەردەیە، دوو بەیانی بژێوی، ئازادی ڕادەربڕین یان ئاسایشی ژیانە. بێ ئینترنێتی بێ هەواڵی و گۆشەگیری دیجیتاڵی ئامرازی جێگیرکردنی هەر ئەم پێکاتەیەن. لەم ڕووەوە خەبات بۆ ئینترنێتی ئازاد بەشێکە لە خەبات بۆ ئازادی، مافی زانین، مافی پەیوەندی، مافی خۆڕێخستن و مافی خەڵک بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیان.